إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. إيمان داراني خوشويس وشكو برا برزكانم يكي كتر لو أخلاق روشتانيك ضرورة لهمو خوشكو برايكي مسلمانا هبي روشتي التفاؤلة. تفاؤل بزماني كردي خومان يعني قشبيني دجي رجبينية، دجي شومية، أويك تماشا كردني جيان بدليكي فراوان وبر لأميدوا. يعني دائما إنسان لجيانا أميدي أوي هبيك أخوي تعالى إن شاء الله دهاتو باشتركا وقشاوتركا وبدليكي فراوانوا. إنساني مسلمان روبروي روداوكاني جيان ببيتوا بخوشي وبناخوشي كانيوا، يكسر دسوقاتي نشكي أجنوي نشكي ونزاني كإترها مشتكان كوتاي بهاتوا. چونك أو شويك هني خلق هيتي يكسر لنا راحتي كان الروخي ولا خوشيكاني شا زياد لحد حماوي برزة بيتوا، أو خرافة بالراس، أو خرافة. أو صفة إنساني مسلمان نية، بلكو إنساني مسلمان هاو سنجي وتوازني خويتيك نادا لكاتي خوشيكاني زياد لحد نية. چونك أزانيت دنيا مصايبي شتايا، ناراحتي شتايا، امتحان وتاقي كرنوش شتايا، بويا الزور زياد لحد خوشيناكا. وهروها بهمان شوكات توشي ناخوشيكاني شبه أزاني طبيعتي جيان وايا لدواي همون ناخوشيك بالتأكيد إن شاء الله خوشي دي. واي پروردگار لقرآن في روزة أفرمي لسورة الشرحة أفرمي فإن مع العسر يسرا، إن مع العسر يسرا. بيقمان لدواي همو ناراحتي ناخوشي وتنغانيك آسانكاري وخوشي وفرحانة دي. بيقمان دوباره كاتو خوي تعالى لدواي همو تنغانيك خوشي دي آسانكاري دي. بويا إنساني مسلمان بو چاوه وتماشاي جياني دنيا أكا وناخوشي امتحانا كاني جياني دنيا أكا. رسول الله صلى الله عليه وسلم كان يعجبه الفأل الحسن ويكره الطيرة. بيغمري خواه صلى الله عليه وسلم دائما بي خوش بو إنسان قجبين بي وقجبيني بي خوش بو حتى أقر لو شيكي خوشة لو شيكي جوانا. وبيغمري خوش بسمان صلى الله عليه وسلم حزي لشوميو للرجبيني نكردوا، حزي لو نكردوا إنسان دائما برشاوي تنبيو بل بخوا وضعك آواي بيديو نا إن شاء الله وضعك برو باشتر أتشي وخيرك زياتر لفيش معنا أبي إن شاء الله. بيغمران صلاة والسلام إخوان ليبي أجا تماشاي قصصي بيغمران بكي، تماشاي قصص الأنبياء بكي، تماشاكي بيغمران زور قجبين بول جاواز لخلقي تر. لو نموني بيغمر موسى عليه الصلاة والسلام كأكلت زور موقفه ويك لو موقفانا أويك خوي تعالى فرماني في أكاب بني إسرائيل لمصر دركات وبيان باتوبة ولاتي خوان لبيانياني كيزوا يعني لك موعدك كاتك دياري كراوة كخوي تعالى بوي دياريك بو خوي بني إسرائيل حمو بني إسرائيل كجماريكي زور أبن أو كون الربا أو نجات يعني بيه لك ولايتي جردسي فرعون تارس قال يمكا بلان فرعون آقاي أبيتوا خوي سبايكي زور زبلاح وقورة شوينان أكون موسى بي أو تختتو بلانا أتشي كخوابو إداناوا الروا تأقاتا لواري بحر أقاتا دريا إتر توبا جنو منالو بيرابياو يعني حموة الخلق يعني نخوشو فكوتو برويتو أقيتا لوار بحر يعني بحر إكي قورة أبي الليدي
وفرعون جماعتكشي اگانا بيتو بس بايكي زبلاحه وبحمو تشكو تقمني او كاتو الدين لشين موسى وقومكي لليواري بحركه اوستن فرعونش لدوره وتبوتوزكي دياره وامانش اگانا بيتو كفرعون ازانيه واوهات اواني كزور زور نزيكي موسى عليه السلام يعني هاوري دس الراسكاني اصحابكاني موسى اوانش يتدينا لاي موسى قالين اي پیغمبر اخوا تو دڵنیایی کە خوا فەرمێتی ئەلی ڕۆ بچن ئەوە فیرعون لە دوامانەوە هات و بەحرێکی شا لە بەردەممان یعنی ئیتر تیاچوونە یعنی هیچ مەجالێکی تیا نەماوە بەڵام موسى عليه السلام ئەفەرمێ من خوا ئاوا ئەمری پێکردوم فلما تراءى الجمعان قال أصحاب موسى إنا لمدركون يعني ئەوە پێمان گەیشت و تەواو هەمومان تیا ئەچین قال كلا إن معي ربي سيهدين نەخێر بەڵکو من هەروەردەگارمان لەگەڵایە هەروەردەگارم لەگەڵایە ئەو هیدایەتمانەدا ئەو ڕێنماییمانەکە ئەو وای فەرمووە ئیتر ئێمە فەرمانی خوا جێبەجێەکەین دڵنیا بن خوا ڕێگامان پێ پیشانەدا ئەوە بوو خوای تەعالا ئەمری کرد بە موسى بەدارەکەی با لە بەحرەکە لەت بوو وەکو شاخ بەم لاو بەولایە ئەم ئاوە هەڵسایەوە و ڕێگای بۆ کرایەوە بەناو ئەو بەحرەیە خۆی و بەنی ئیسرائیل هەر هەمویان دایان لەو بەحرە بنا ئەو ڕێگای کە خوا کردیەوەی تا چوونە ئەو بەرە فیرعونیش بە شوێنیانە هات وای ئەزانی بۆ ئەویش هەیە بڕاتە ئەو بەرە ئەوە بوو سوپاکەی گەیشتە ناوڕاستی بەحرەکە یعنی هێشتا لەو بەرۆ دەرنەچوو بوون و کۆتایەکەیشیان هاتە ناو بەحرەکەوە خوای تەعالا ئەمری کرد کە موسى بەدارەکەی با لە بەحرەکە هاتە یەک لێیان هەموو ئەو جەش و سوپایە کە بەتەما بوون ئەمان تیا ببەن هەمویان تیا چوو ئیشی خوا ئاوایە و پێغەمبەرانی خوایش ئاوا گەشبینن يعقوب عليه السلام كاتيك يوسف لدس أداء أويتر وضع يوسف جنابتان بسوتانا دواء ومن الله كان شيء أن يريد دوباره بو مصر حالتك زور ناخوش أبي بويان بتمانين ك نكتنها يوسف بينوا يعني نكتنها خواردن بينوا بو قوم كان بلكو بتمان همو يعني بيجيرين ووضعك زور ناخوش أبي للسريان فاي تعالى درباري يعقوب أفرمي بكركاني أليت يا بني اذهبوا فتحسسوا من يوسف وأخيه إيش ليوسف أنا بو أوان بتمان خوش يعني تيابتشن خواردنیان پێ نەدرێ و حاڵیان تیا بچێ و دوای ئەوە ئەمانیش تیا بچن کە ئەوان بۆ ئیشی ئەمان ڕۆیشتون بۆ خواردن لە کاتی ساڵی گرانی و بێبارانی و وشکانی و حاڵەتێکی زۆر ناڕەحەت جا پیانە فەرمێ ولا تيأسوا من روح الله ولا تيأسوا من روح الله قد بأمید مبن لرحمتي خواهي پروردگار إنه لا ييأس من روح الله إلا القوم الكافرون خلقان يك بأمید بن لرحمتي خواهي پروردگار كوا كافروا بإيمان بن خوانا ناسا أو أنا بأميد بن إنساني إيمان دار رجبين نية دائما قجبينة رسول الله صلى الله عليه وسلم بهمان شيوة لصدها موقفة بيغمري خومان صلى الله عليه وسلم آوابوا روجه كان لمكة حالي مسلمان زور خرافة به بيغمر بهمان شيوة خوي بإسراحة ناتواني عبادتي خوابك وأصحابكاني لهرش ينكا ببين رين اشکنجە و ئازار ئەدرێن بەڵکو هەندێکیان ئەوەندە ئەشکنجە و ئازار ئەدرێن لە ژێر ئەشکنجە و ئازارە تیا ئەچن ئەکوژرێن خەباب ئەنێرن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەصحابەکان کۆ ئەبنەوە خەباب بنێرن بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داوای لێ بکەن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعا بکا و لەم وەزع ڕزگاریان بێ خەباب دێتە لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەڵێ ئەی پێغەمبەری خوا دوعا ناکەی کە خوا سەرمان بخا أي پێغەمبەری خوا وەزعمان زۆر ناخۆشە ئەوە لێمان ئەکوژرێ حاڵمان زۆر ناخۆشە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەنگی تێکەچێ و وەزعی بە شێوەیەکە بێت کە ئەو هەستی پێکا کە بەو قسەیە زۆر بێتاقەت بوو پێغەمبەری خوا فەرمووی ئێوە زۆر پەلاکەن واللهی قەومەکانی پێشی ئێوە بە شانەی ئاسنین بان پشتیان پێستەکەی بان پشتیان دا ئەمڵکاندن ئەوان حسبریان ئەگرد و يعني ئارامیان ئەگرد يعني ئارامگر بوون
قومەکانی پێش ئێوە جۆرەها ناڕەحەتیان ئەبینی لە پێناوی دینەکەی خۆیان، بەڵام ئەوان ئارامگر بوون. واللهی خەباب دڵنیابن کەوا ڕۆژێک دێت ئەم ئیسلامە وا سەر ئەکەوێ، ئەم دینی خوا وا سەر ئەکەوێ لە فلان شوێنەوە بۆ فلان شوێن، شوان بە مەڕەکانیەوە ئەڕوا کە نزیکەی 2500 کیلۆمتر تا 2000 کیلۆمترە، کابرا بە مەڕووماڵاتەکەی ئەڕوا لە هیچ ناترسێ. ئەوە نە ئەمن و ئەمان لە وڵاتی ئیسلامە بڵاو ئەبێتەوە، یعنی ئەکەوێتە ژێر دەستی ئیسلام، لە هیچ ناترسێت، تەنها لەوە نەبێ کە گورگ بکوتێتە سەر مەڕەکانی، بەس لەوە ئەترسێ، ئەنا لە مرۆڤ ناترسێ. يعني ڕۆژێ دێ ئاوا خۆشە بێ، وبالفعل ڕۆژێک هات يعني لەوەش زیاتر مسلمانان بینیان، لەوەشیان زیاتر بینی. ڕۆژێکیان گەماڕۆی مدینەی پێغەمبەر درابوو صلی الله عليه وسلم لەلایەن کافرەکانەوە، 10,000 کەس بە هەموو قوتێکیانەوە دەوروبەری مدینەیان دابوو. ئەوانەی کە لە مدینەیە بوون لە ئەصحابەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بتوانن بەرگری بکەن 3000 کەس بوون، يعني بە شەک و تەقەنمەنیەکی يعني وەکو چۆن بڵێ هاکەزایی، بەڵام ئەوان پڕچەک هاتبوون دەوری مدینەی پێغەمبەریان دابوو صلی الله عليه وسلم. و مسلمانان نیان ئەتوانی ئەسڵەن وەکو چۆن بڵێ بە ئیسراحەت میز بشکەن، هەم میز لە شوێنەکەی خۆیان میزیان نەکرد، ئەوەندە وەزعەکە زەحمەت بوو، ئەوەندە وەزعەکە ناڕەحەت بوو. لەو کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدەی کۆشک و تەلارەکانی کیسرا و قەیسەر ئەدا بە مسلمانان، يعني ئەلەو کاتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مژدە بە مسلمانان ئەدا، ئەفەرمێ ڕۆژێ دێ کۆشک و تەلارەکانی کیسرا، يعني کە پێی وتراوە کۆشکە سپیەکان، و هەروەها کۆشک و تەلارەکانی قەیسەر کە پێی وتراوە کۆشکە سوورەکان، ڕۆژێکە بێکەوێتە ژێر دەستی مسلمانان و ئیسلام ئەو وڵاتانە حکمەکە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاوا گەشبین بۆ خۆشەویستەکانم، و لە کاتی بێبارانی و ناڕەحەتیە، لە کاتی ناخۆشیە پێغەمبەری خوا مسلمانانی ئەبردە دەرەوە، نوێژە بارانەی پێکردن و ئەی فەرموو خۆی جلوبەرگەکەی سەرەوەی هەڵەودی و ئەکرد و دوعایە کرد و داوایە کرد کە خوای تەعالی باران ببارێنێ، و ئەی فەرموو خوای تەعالی باران ئەبارێنێ. جاری وا هەبوو نوێژەکەیان تەواو نەئەکرد، باران دەستی پێکرد، هەور ئەیهێنا و باران دەستی پێکرد. گەشبینی زۆر گرنگە خۆشەویستەکانم. رسول الله صلى الله عليه وسلم اگر کەسێکی ببینایە ناوەکەی ناخۆش وایە، ڕەشبینی پێوە دیار وایە، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەی فەرموو ناوەکەی بگۆڕن، ئەگەر ناوەکەی عاسیە بوایە بۆ ئافرەت، ئەی فەرموو بیکەن بە جەمیلە، چونکە ناکرێت لە ڕاستیە ئینسان حتا ناوی مناڵەکانیشی بە ناوێکی شومەوە بنە. هەنێک لە ئێمە لە کاتی دەرچوونمان بۆ ئێران لە 91 ئەو ناڕەحەتی و ناخۆشیمانە بینی، ناوی مناڵەکەی ناوە گردنەوە بەو شوێنەی کە تایە بووین، دائما ناوی شومی، یان کەوتۆتە غەریبی، ناوی مناڵەکەی ناوە غەریب. پێغەمبەر وای نەکردووە. پێغەمبەر لە کاتە ناڕەحەتیەکانە ئەگەر مناڵێک بوایە ناوەکەی بە ناوی گەشبینیەوە ئەنا، يعني ئێمە گەشبینی، حتا تەسەور ئەکەن خۆشەویستەکانم، بالفعل ئەم شتانە وایە. تەسەور ئەکەن صلاح الدین لە کاتێکە لەدایک ئەبێ، صلاح الدین ئەیوبی کە ئەبێتە ئەو قائیدە مەزنە کە زۆرێک لە وڵاتانی ئیسلام ڕزگاریان ئەبێ لە دەستی کوفر و بێباوەڕی، لەو شوێنانەیش کە ڕزگاریان ئەبێ قودسە لە دەستی کافر و بێباوەڕەکان. صلاح الدین لە شەوێکە لەدایک ئەبێ، زۆر شەوەکە ناخۆشە بێ بۆ دایک و باوکی و بۆ کەسوکاری، شەوی دەربەدەری ئەبێ، شەوێکی زۆر ناڕەحەتە بێ، هەتا کە لەدایک ئەبێ باوکی زۆر دڵغەمغین ئەبێ، يعني ئەڵێمە کاتی ئەوەیە کە ئەم مناڵە لەدایک ببێ و زۆر غەمبارە بێ. بەڵام یەکێک لەو کاتە پێ ئەڵێ کێ ئەڵێ خوای تەعالی ئەم مناڵە ناکاتە هۆکاری بەختەوەری بۆمان. ئەوە بوو بالفعل صلاح الدین لەدایک بوو، ئەو صلاح الدینەی کە خوای تەعالی نەک تەنها بۆ خانەوادەی صلاح الدین بەڵکو بۆ هەموو مسلمانان بووە خێر و بەرەکەت. بۆیە ئینسانی مسلمان ئەبێ دائما گەشبین بێ، کاتێک ئەگەی بە کەسێ دائما با ڕوت خۆش بێ، کاتێک ئەگەی پێی تەوقەی لەگەڵاکەیت و ئەوانە قەت غەمگینی هەڵدە لە دەمچای خۆت دەرکە. پیغمبر خاص صلى الله عليه وسلم فرميتي لا تحقرن من المعروف شيئا ولو أن تلقى أخاك بوجه طلق. يعني إنسان هيج بكم نزاني لتشاككاري حتى أجر روخوشيك روغاشيك، چونك روغاشي خوشي سكانم دليلي أويك تو جبيني بو خطو بو أو كسيشي كلا برامبرته كسيك حالا نخوشيكي زور زحمته زور ناراحته كاتي أتشي بولاي دائما قسيك كجبيني تيابي بأميتي ما كلا جيان
هەوڵدە وای پێ بکە کە ئەو کەسە دڵی خۆش بێ. بینیمە من جاری وا بۆ لای نەخۆش بوومە، نەخۆشەکە حاڵی خراپ بووە، کەسی وا هەبوو هاتۆتە ژۆرە وتێتی فڵانە کەس بڵێ لا إله إلا الله لا إله إلا الله لا إله إلا الله، گرتن بە نازاکە ناردی بۆ قیامەت تەواو. کابرا ئەگەر تۆزێک ئەمەلیشی ما بێتەوە و ئەمراندی و بڵێ لا إله إلا الله بۆی لەسەر لا إله إلا الله بمریت و گردنمان ئازاکە و یعنی تەواو ترێمەت و نابینین و تۆ ئەمری. لا حول ولا قوة إلا بالله. ئەو کەسە وای زانیە ئەمە ئیسلام و ئایژێ، بەس نا هەرگیز تەلقینکردنی نەخۆش بەو شێوە ناکرێ. زانایانمان ئەفەرمن پێغەمبەر ئەفەرمێ لە لای نەخۆشە دانیشتی تەلقینی بکە بە لا إله إلا الله، ئەڵێن ئەوەیە کە لە لایە دانشی زکری خوا بکەیت تۆزێ دەنگ بەرز کەرەوە ئەویش زکری خوا بکە، گەشبین ببێ، تەشجیع ببێ بە زکری خواوە. ئەگەر حتا لە دنیاش دەرچێ بە زکری خواوە دەرچێ، با شەیتان زاڵ نەبێ بەسەریان، نابێت تۆ بێ ئومێدیکەی. واللهی خەڵک وا هەبووە من چوومە بۆ لای ڕۆژانێکی زۆر نانی نەخواردووە، تەنانەت ئاویشی نەخواردوەتەوە، تەواو بێ ئومێد بوون کە سوکارەکەی هەموو ئەسبابی ئەوەی کە ئەکرێ بۆ کەسێک کە بمرێ لە هێنانی کفن و ئەسبابی حتا شۆردنەوەیش سابوونی ڕقی و ئاو گەرم کردن ئەمانیان هەمووی حاضر کرۆ بەتەمای سعات نەبوون ئەو کەسە بمێنێ، سعات بەتەمای سعات نەبوون، هەموویان خۆیان ئامادە کردە بۆ تەعزیە. بەڵام دوایەوە ئەو کابرایە هاتووە بۆ لای بڕێ دوعای خێری بۆ کردووە، والله ئەمە حەت لە بەردەمی خۆمە، بڕێ دوعای خێری بۆ کردووە و توێتی توخواشتێ بێنن بابی کەمە دەمێ و ئەمانە وتیان بابا ئیش لەوە نەماوەش پێتە دەمێ و ئەم تەواوی کردووە و تۆ خەریکی چیت و ئەوانە خواردنێکی بۆ دروست کردووە و دایە پێی بڕاتان هەبێ نزیکەی 10 ساڵ دوای ئەو کابرایەمە زیندوو بوویەوە، هەر زیندوو بوویەوە ماو تاو 10 ساڵ دوای ئەوە وفاتی کرد. ئەمە من بە چاوی خۆم بینیم وەلەوانەیە خەڵکانێکیش هەبن لەم مەجلیسە لەو جۆرە کەسانیان بینیم. ئینسان نابێ یەکسەر بڕۆخێ کاتێک کەسێکی ئەکەوێتە حاڵەتێکی نەخۆشی زۆر و یەکسەر بێتە تەواو. گەشتبینی حتا لە شتەکانی تریشە. رسول الله صلى الله عليه وسلم ڕۆژێکیان چاوی بە ئەبوو هورەیرە ئەکەوێ خۆی ئەشارێتەوە، ئەبوو هورەیرە خۆی ئەشارێتەوە وەکو بڵێ چاوشارکێ لەگەڵ پێغەمبەرەکە صلى الله عليه وسلم. عجایبی دێ دوای ئەوە ئەیبینی ئەڵێ ئەبوو هورەیرەوە چی بوو؟ من تەبینی ڕاتێک خۆت تەشاردەوە ئەمانە. وتی وڵڵی ئەی پێغەمبەری خوا داوای لێبردنەکەم لەشم پیس بوو، يعني توشي احتلام هاتو توشي لاشقراني هاتو. أبو هريرة سبحان الله إن المؤمن لا ينجس، مسلمان لشي بيس نابه هاتا ما شاكل مالي لشم بيس بو هاتا ما شاكل لا وشيكا مالي لشم بيس بو بلي لشم قران بو بلي توشي احتلام هاتون بيوسم بخوش وردنا، يعني حتى مسلمان بيس نابه مسلمان هر باكا ما شاكل خوش يسكنم چەندێ پێغەمبەر يعني ئاگاداری کردین حتا لەو وشەیە وریابین، چونکە ئینسانی مسلمان ئەبێ دایمەن هەڵدا گەشبین بێ. ئەو حاڵەتی گەشبینیەی کە لە خۆتا دروستەکەی تەأسیر لە دەروونتەکە، تەأسیر لە ژیانتەکە. چەند خۆش ئینسان هەڵدا بەرامبەرەکەی لە بێئومێدی دەرکە، گەشبینی پێ بدە، بڵێ ئینشاء الله بەرەو باشیەکی، ئینشاء الله چاکتر ئەبێ، ئینشاء الله يعني ئومێد بدە، ئومێد ببەخشێ. چونکە چەندها جار ئێمە موچە دوو مانگوسێ مانگیش دوا کەوتو دوای ئەوە خوای تەعالا فەرحانەی هێناوە وەزع گۆڕاوە لە 92 حتا 97 ئێمە لە حیسارێکا بووین، یعنی قەت باس ناکرێت. پیاوە بەتەمەنەکان ئەزانن لە قسەکانی من تێگەن. یعنی جاری وا هەبوو فەردەیەکی ئار پارەی خانوویەک بوو، پارەی خانوویەک لە کەلارە خانوویە فەردەی ئار تەکڕی بە 1000 و ئەوە دینار، خانوویەک لە مەجموعەی 500 ماڵەکە ئەکڕی بە 1000 ئەوە دینار. يعني تماشاك او نوزع كان اخوش و 1 كيلو شكر اگەیشتە نزیکەی 100 دینار بگرە لەوانەیە زیاتریش. يعني تۆ ئەگەر موچەکەت کە وەرتەگر ئەو کاتە ئەگەر 200 دینار بووایە من خۆم موچەم 100 و ئەوە دینار بوو بڕاتان هەبێ بەشی 1 جلیکانە نەوتی ناک، 1 جلیکانە نەو، چونکە جلیکانە نەو 140 دینار بوو. بەڵام هەر ژیانیش خوای تەعالا ڕزگاری کردین، خوای تەعالا لە وەزعیشە دەربازی کردین. نابێ ئینسان هەموو شتێک لەدەست بدە. بۆ ئێمە بەسم گەشبینیە، یعنی ئێمە یەکتری تەشجیعکەین، چونکە جاری وا هەیە ئەگەر ئەو بێ ئومێدیە زیان مسەیتر بێ بەسەر کەسەکە لەوە چ کابرا خۆی بکوژن. چەندین خەڵک خۆی کوشت لەبەر ئەوە خۆی کوشت، چونکە بێ ئومێدە بێ، قەرز لەسەری کەڵک ئەبێ، وای پێتێ لە ڕووی نایە دەرچێ لە ماڵ، چونکە قەرزاری خەڵکە حاڵەتێکی ناڕەحەتی بەسەرا دێ، ئیتر ئەم وا ئەزانێت تەواو هەموو شتێک کۆتایی پێ هات لەوە چ کابرا دەستی بچێتە خۆی. بەڵام کاتێ تۆ گەشبینی پێدەی، کاتێ تۆ لە ڕەشبینی دەریەکەی ئەڵێ بابەوان نییە دنیامان دیە، بابە ئەمەنە دنیا دەوەرانە
ڕۆژێ تێ لەوانەیە تۆ بتوانی دەیەها خەڵق لە ناڕەحەتی دەرکەی مەرجنیە دنیا هەروە بێ گەنجەکان احتیمالێ سبەی لەژێر دەستی ئێوە ئەم وەزعە چاک ببێ ئەلەوەی ئەو گەنجێک کە ئێستا قوتابخانە هە لە قوتابخانەیە حاڵی خراپە بێ ئومێدە یا قوتابخانەی تەواو کردووە زانکۆی تەواو کردووە تەعین ناکرێت دینارێ لە گیرفانیان نییە پارەی کارتی ئەنتەرنێتەکەی نییە کارتی مۆبایلەکەی نییە بێ ئومێدە لەوانەیە کەسێ لەو گەنجانە ببێتە سەبەبەوەی ئەم ملەتە ڕزگار بێ و چەندین جاریش وان بووە خۆشەویستەکان من باسی صلاح الدینم بۆ کردن کە خوای تەعالا کردێ سەبەبەوەی کە وڵاتی ئیسلام ڕزگار بێ بۆیە بەڕێزان با ئینسانی مسلمان کە ئێمەش هەمومان خۆمان بە مسلمان نەزانین دائیم گەشبین بێ نابێت ڕەشبینی زەڵ ببێ بەسەرمانەوەمان پێ بکا بێ ئومێدمان بکا لە ژیان یا ربی خوای بخاتە ناوجوانەکانی خۆت ڕەحمان پێ بکەی هیدایەتمان بدەی نوری ئیمان بخەیتە دڵەکانمانەوە دامەزرامان بکەی لەسەر دینداریەتی لەسەر ئیسلامەتی یا ربی خوای وڵاتمان بەرەو باشە ببەی یا ربی خوای لە قات و قڕی و گرانی ڕزگارمان بکەی لەم وەزعە ناخۆشە دەربازمان بکەی خوای کار بەدەستانمان چاک بکەی ئیسلاحیان بکەی خوای یا ربی خوای بخاتە ناوجوانەکانی خۆت ڕەحم بە مردوەکانمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی یا إلهي يا رب العالمين خويا مالو منالمان صالح بكي يا ربي خويا هر كسيك ناڕەحەتێکی هەیە ناخۆشیەکی هەیە یا ربی لەسەری لای بی یا ربی خۆشی بخەیتە ناو دڵیەوە بەرەکەیت خەیتە ژیانیەوە کارەکانی ژیانی بۆ ئاسان بکەی یا رب العالمين آمين 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 الحمد لله رب العالمين والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون خۆشەویستەکانم چیوامان پێکە ئێمە گەشبین بین دوور ببینەوە لە ڕەشبینی یەکەم خۆشەویستەکانم دائما ئەبێ لە یادمان بێ هەر شتێک کە تووشمان ئەبێ لەم دنیاە بە قەدەری خوایە والله خۆشەویستەکانم هەمووی ئەقداری خوایە خوای تەعالا بەو قەدەرانە تاقیمان ئەکاتەوە جاری وایە شتێک دێتە ڕێگات بەڵام خێرێکی زۆر زۆر گەورەی تایە تۆ احتیمالی ئەو شتت پێ ناخۆش بێ بەڵام لە داهاتووە ئەو شتە ئەبێتە مایە خێر و بەرەکەتێکی زۆر بۆ تۆ هەر لەبەر ئەوە خوای تەعالا لە قورئانە ئەفەرمێ عسى أن تكرهوا شيئا وهو خير لكم لەوانەیە شتێک کە تۆ حەزی لێ نەکەی بەڵام ببێتە مایە خێر و بەرەکەتێکی زۆر بۆ تۆ دووهەم خۆشەویستەکانم پێویستە ئینسان دائیماً گومانی خێر بەخوا ببە ئێمە ئیماندارین خۆشەویستەکانم باوەڕمان بەخوا هەیە ئەزانین ئەم کەونە بەدەستی خوای پەروەردگارەوەیە بەڵام خوای تەعالا ئەسباب و مسبباتی هەیە جاری وایە ئێمە هەڵەیەکمان کردووە لە ژیانی دنیامانە هەڵەیەکمان کردووە خوای تەعالا باجی ئەو هەڵەیەمان پێدە یعنی وەکو چۆن بڵێ ئەوێت تۆبە بکەی جارێکی تر ئەو غەڵەتە نەکەی خەڵکانێک لە ئێمە یعنی جارێک دوو سێ چوار لەسەر یەک جاری وایە هەڵەیەکەکە ئەم جا داوای شەکا کە خوا هەر باشیکە ئاخر برای ئەزیزم تۆ بەردەوام ئەو هەڵە دووبارە ئەکەیتەوە خۆشت ئەزانی ئەوە هەڵەیەکە تۆ ئیکەی ئێدەبێرە خۆت ئیسلاح بکە خۆت چاک بکە ئەگەر خۆتت چاکت خوای تەعالا ئەو ناڕەحەتی و قورسایی و گرانیەکان لەسەر لابە بۆیە دائیماً ئینسان گومانی چاکی ببێ بە خوای پەروەردگار سێم خۆشەویستەکانم ئەبێ ئینسانی مسلمان لە کاتی ناڕەحەتی و ناخۆشەکانە تەواو پشت بەخوای پەروەردگاری ببەسێ بۆ نمونە تۆ قەرزاری یعنی ئەبێ پشت بەخوای پەروەردگار ببەسی چونکە بەس خوای تەعالا فریاتەکەوێت بەخوا قەرزاری بەوە لا ناچێت و باوکە ڕۆ بکەیت و هاوار بکەیت و دەست و قاچت بشکێ ئەژنۆت بشکێ قەرزاری بەوە لا ناچێت قەرزاری بەوە ئاچێ کە تۆ پشت بەخوای پەروەردگار ببەسی هەوڵ بدەیت ڕێگاکان بدۆزیتەوە بۆ ئەوەی دەربازت ببێ بەوە نابێ من هاوارکەم بڵێم خەڵکینە من فەوتیام خەڵکینە من حاڵم وایە خەڵک لەوانەیە جارێک احتیمالێ بەزەیان پێتا بێتەوە ئەگەر بێتەوە چونکە خەڵک بەعام بەڕێزان ئەگەر بەزەیشیان بێتەوە یەک جار دوو جار دوای ئەوە هێواش سار دەبنەوە ئیتر وازی لێتێ ئەبێ خۆت هەوڵ بدەیت پشتیوان بەخوای پەروەردگار ڕێگا چارە بدۆزیتەوە ڕێگا بدۆزیتەوە ئەگەر تا ئێستا کاسبیت نەکردو تەمەڵیت کردو هەوڵ دە کاسبی بکە ژیان وایە ئەگەر کاسبیەکەت کردووە سەرکەوتوو نەبی ڕێگایەکی تر بدۆزەوە یعنی ئەبێ خوای تەعالا ئەفەرمێ وەئەرض الله واسعة ئەفەرمێ سەرزەوی خوا زۆر فراوانە بۆ ئەو کەسانەی کە لەژێر دەستی زاڵم مابوونە کاتی خۆی نەیانتوانی عیبادەتکەن خوای تەعالا ئەفەرمێ سەرزەوی خوا فراوان بۆ تۆ ئەتوانی لەم شوێنە نەژی بڕۆتە شوێنێکی تر شوێنەکەت بگۆڕە تۆ بۆ هەر لە شوێن خۆتان مایتەتەوە یعنی لەسەر یەک ئیش مایتەتەوە لەسەر یەک شێوە مایتەتەوە و دوای گلەی لە خواکەی شوێن بگۆڕە ئەرزی خوا فراوانە شوێن بگۆڕە من خۆم لە ژیان مەجاری وا بۆ شوێنەکەم گۆڕیوە لە شوێنێک ڕۆیشتەوە بۆ شوێنێکی تر
لو شوێنە بەردەوام لە ناخۆشی و ناڕەحەتی نابوومە کە ڕۆیشتمە بۆ شوێنێکی تر خوای تەعالا دەرگای لێ کردمەتەوە. ئێوەش لە ژیان ئەوەتان بەسەر هاتووە هەست دەکەی لەسەر شتێک وەستایتەن حای لە ناخۆشیە بیگۆڕە، بەڵام پشتیوان بەخوا پشت بەخوا ببەسە بڵێ خوایە تۆ خۆت وات فەرمووە ئەوە منش پشت بە تۆ بەسم. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه